بەڵێ میهرەبان ئەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان کە باس لە سێکتەری تەندروستیەکە یەکێک لەوانە دەرمانە یەکێک لەو بوارە گرنگانەی کە لە هەرێمی کوردستان پێویستی بەڕێخستنەوەی زیاترە نرخ و کوالەتی دەرمانە کە ڕاستەوخۆ پێویستە بە ژیانی هاوڵاتیانەوە لەو بوارەدا حکوومەتی بەدڵنیایی لەو بواردا حکوومەتی هەرێمی کوردستان کارەکات بۆ ڕێخستنەوەی و بوارە بۆم بەسەش چەند بەرنامە و پلانێک خراوەتە ڕوو بۆ بزانینەوە بەرنامە و پلانانی کە حکوومەتی هەرێم خستوێتی ڕووچین بۆ زیاتر قسەکردن لەسەر و بابەتە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانداری دکتۆر گۆڤەند ڕەوەند بەرپرسی چاودێری و بازرگانی لە بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆڵی دەرمان و هێنانی دەرمانمان کردووە. دکتۆر گۆڤەند سڵاوت لێبێت. دەمەوێت لێرە داوە بپرسم کوالەتی دەرمان لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایە؟ سڵاو بەیانیتان باش بەیانی باشتان باش ڕێز بۆ بەڕێستان سەبارەت بە تەوەرەکەتان دەستخۆشتان لێ دەکەم لەبەرەوەی بابەتێکی زۆر گرینتان هەڵبژاردووە هەروەکو ڕوونە لای جەنابتان بابەتی دەرمان بابەتێکی هەستیارە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لە وەزارەتی تەندروستی دەستگایەکی هەستیار هەیە بە ناوی کوالتی کۆنتڕۆڵی زۆری دەرمان کە بەرپرسە لە پێدانی ڕێگە پێدان بۆ ئەو کۆمپانیانەی کە دەرمان بە شێوەیەکی فەرمی هاوردەی هەرێمی کوردستان دەکەن و هەروەها کوالتیەکەی و تێستکردنی ئەو بەرهەمانە و پاشان پێدانی ستیکەر بە کۆمپانیاکان بۆی بە بازار بکەن لە بازارەکانی دەرماندا. ئێمە گەر بینە سەر وەڵامی پرسیارەکەتان کە کوالتی دەرمان لە چ ئاستێکدایە بە خۆشحاڵیەوە ئەو مؤسسەیە نزیکەی 15 ساڵە لە هەرێمی کوردستاندا هەیە بەڵام هەر ماوەی بەرەو پێشتر دەچیت بۆ نمونە ئەگەر بێت و تەمەشای ماوەی ڕابردوو بکەیت ڕێگە پێدان دەدرا بە کۆمپانیاکانی دەرمان لەسەر یەک ئیمزابێ ئەوەی بزانی کە سەرچاوی دەرمانەکان چ وڵاتێکە یاخود بێ ئەوەی پشکنینیان بۆ بکرێت دوای ئەوە گۆڕانکاری بە سەرڕێنمایەکاندا هات و پشکنین و تاقیگەدانرا بۆ ئەو بەرهەمانەی کە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. لە کاتی ئێستادا ئێمە ئەگەر بێت و بە دەقیقتر باز بکەین لە دوای 2021ەوە واتە ساڵێک پێشێستا ڕێنمایی هاوردەکردنی دەرمان گۆڕانکاری بەسەرهات پێویستە هەموو کۆمپانیایەک ئەو بەرهەمانەی کە هاوردەی هەرێمی کوردستان دەکەن کارگەکەیان تۆمار بکرێت کەواتە ئەگەر تۆ کارگەکە تۆمار کرد دڵنیا دەبیتەوە لە سەرچاوی ئەو وڵاتەی کە بەرهەمەکەی تێدا دروست کرا و هەناردەی هەرێمی کوردستان دەکرێت. ئێمە جگەلەوە بڕیار وایە لە ماوەی نزیک یاخود لە ماوەی داهاتوودا جگەلەوەی کە پێویستە کارگەی کۆمپانیا تۆمار بکرێت پێویستە ئەو بەرهەمەی کە هاوردەی هەرێمی کوردستانیش دەکرێت تۆمار بکرێت. زیاتر ڕوون بکەمەوە تۆمارکردن مەبەستماچیە بۆ نمونە تۆ دەتێت مناڵێکت ببیتە قوتابخانە لە پۆلیەکەوە دەست بە خوێندن بکات پێویستە ناوی ئەو مناڵە و دایکی چێ و بابی چێ و ینی هەموو ئەو تەفاسیلەی کە لەسەر ئەو مناڵە هەیە تۆمار بکەیت لە ئەوەی دەست بە خوێندن بکات. نمونونەکەم ئەگەر بەرارد بکەین بزەبت وایە و پێشتر هیچ سەرچاوەکان دیار نەبوون نەمان دەزانی ئەو بەرهەمە لە چ کارگەیەک دروست دەکرا لە چ وڵاتێکەوە دەهات و پشکنینیان بە شێوەیەکی وا نەبوو یاخود ستاندەرد و زانستیانە نەبوون بەڵام لە ئێستادا کارگەکان دەبیت تۆمار بکرێت و لە ماوەی داهاتوودا بەرهەمەکانیش دەبیت خۆیان تۆمار بکەن یاخود کۆمپانیاکان بێن بەرهەمەکانیان تۆمار بکەن بۆ ئەوەی بزانین ئێمە سەرچاوی هاتنی ئەو بەرهەمانە لە چ وڵاتێکەوەیە بۆ ئەوەی دڵنیابین لە کواڵیتیان. بۆ مەبەستەش ئەگەر بێت و ئەو کارگانە یاخود ئەو بەرهەمانە بەڵگەی یاخود دۆکومنتی ڕەسەن و ڕسمیان نەبێت ئەوە ڕەفز دەکرێنەوە لە تۆمارکردن کەواتە تۆ کواڵەتی خراپت قەدەغە کرد لە هاوردەکردنی و نەتێژ داخل بێت بۆ ناو هەرێمی کوردستان. باشە دکتۆر باز دەوە دەکەیت کە ڕێکای پێویست گیراوەتە بەر بۆ کۆنتڕۆڵکردنی هێنانی دەرمانی کوالەتی خراپ لە هەمان کاتا ڕەنگە بە قاچاخێنانی دەرمان بە تەواوەتی کۆنتڕۆڵ نەکرابێت. چۆن ڕێگری لە ساختکردنەوەی ئەم دەرمانانە دەکرێت لە دەرمانخانەکان؟ بەڵێ
بابەتی قاچاق بابەتێکە کە هەموو جیهان پێوە دەناڵێنێت بۆ نمونە بە پێی راپۆرتی WHO کە ئەمریکا زلهێسترین وڵاتی جیهانە بەڵام تا ئێستا 15 تا 20 بەرهەمەکانی لە ناو دەرمانخانە بەرهەمی قاچاغن کە لە مەکسیک و یاخود لە وڵاتانی دراوسی ئەمریکاوە دێنە ژورۆ بۆ نمونە بەریتانیا بە هەمان شێوە کە لە یەکیتی ئەوروپاوە لە بەلجیکاوە بە تایبەتتر کە بەرهەمی قاچاق دەچێتە ناو وڵاتی ئێمەش وەکو کوردستان کۆمەڵێک دراوسێ هەیە لە دەور و پشتمان بۆ نمونە ئێرانە یاخود عێراقە کە ئەوانە وڵاتن لە ڕووی ئەمن و ئاسایشەوە تا ئێستا بەرقەرار دین کەەوە وای کردووە کە بە شێوەیەکی ئاسان لە سنوورەکان و بازگەکانیانەوە دەرمانی قاچاق بێتە ناو ئەو وڵاتانەوە ئێمەش وەکو کوردستان ئەو بازگانەی کە هەمانە تا ڕادەیەکی زۆر باش برانی ئاسایشمان لە بازگەکان هەماهەنگن لەگەڵمان لە بەرەوەی ئێمە وەکو کوالتی کۆنتترۆلی زۆری دەرمان هۆبەی بازگەکانمان هەیە کە لە هەر بازگەیەکی سەرەکی بینی خۆمان هەیە یاخود کابینەی خۆمان هەیە بۆ چێکردنەوەی دەرمان بەڵام لەگەڵ ئەوەشدا قاچاق هەر بوونی هەیە بە تایبەتتر ئێستا کە ئەوانەی کە ئیشی قاچاق دەکەن پەنایان بردۆتە بەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەت ڤایبەر کە گروپ هەیە ئەو قاچاقچیانە بە ناوی خوازراو یاخود بێ ئەوەی ژمارەی تەلەفۆنیان دیار بێت بەرهەمەکانیان بڵاو دەکەنەوە ئێمە تا ئێستا تقریبان دەکەیسمان هەیە کە بە شێوەیەک خۆمان لێ کردوونەتە بە مشتری و دوای ئەوە دەستگیر کراون لە ماوەی ڕابردوو چەند کەیسێکمان هەبوو هەروەک ئاگادارن لە بابنین لە پیجی کوالتی کۆنتترۆل لە فەیسبوک بڵاومان کردبووە کە دووسێ دەرمانی ساختەی هەستیار جگەلەوەی کە قاچاغە ساختە بوون لە بەرەوەی ساختە و قاچاق فەرقی هەیە قاچاق دەکا لەوانەیە بەرهەمەکە ڕەسەن بێت بەڵام گواستنەوەکەی تەندروست نەبێت گواستنەوەکەی بە پێی ڕێنمایی و ڕێکارە زانستیەکان نەبێت بە تایبەت بۆ ئەو بەرهەمانەی کە پێویستە خەزنیان لە نێوان 2 تا 8 پلەی سیلیزی بێت دواتە ئەو بەرهەمانێک وەکو ئینسۆلین یاخود وەکو هۆرمۆنەکان کە پێویستە لە ناو بەڕاد و لە ناو بەفرگر بڵێن هەڵبگرن کەچی بە قاچاق ئێمە چەند نمونەیەکمان لایەکە لە ناو با بڵێن ڕادێتەی لۆری بە تێب بەسراوەتەوە تاوەکو کەشف نەبێت لە بازگەکان و داخلی هەرێم کوردستان بوو ئەو کەسانش لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان و بە ناوی خوازراوە مامەڵەی پێوە دەکەن ئێمە هەڵمەتی ئێستامان دەستگیرکردنی ئەو کەسانەیە و تا ئێستەلانەیە وەکو باسم کردە کەیسمان هەیە بەڵام پێویستە جگەلەوەی کە ئێمە وەکو چاودێری بازاری دەرمان تیمەکانمان لە هەولێر و سلێمانی و دوهۆک چاوکراون پێویستیشمان بۆیە کە هاوڵاتیانمان چاوکراوە بن ببنە بەشێک لەو تیمەی ئێمە ئەگەر هاتوو لە هەر شوێنێک دەرمانێکی با بڵێن قاچاقیان بینی ئاگادارمان بکەنەوە و ئاسانی شەجیاکردنەوەی قاچاق لەگەڵ ڕسمی ئەگەر هەر دەرمانێک ستیکەری کوالتی کۆنتترۆلی زۆری و یاخود وەزارەتی تەندروستی پێوە نەبوو ئەوە دەکا ئەو دەرمانە قاچاغە یاخود ساختەیە یاخود شیاو نییە بۆ بەکارهێنان پێویستە بۆ خۆیان چاوکراوە بن ئەوانەی کە ئەو بەرهەمانێک کە قاچاغی وڵاتی ئێرانن ستیکەرێکی زەردی پێوەیە یاخود ئەو بەرهەمانەی کە لە وڵاتی تورکیاوە دێت بە زمانی تورکی لە سەری نووسرانی جاکراوەکان ئەگەر تۆزێک هۆشیاریان هەبێت ئەو نەخۆشیان یاخود هاوڵاتیامان ئەوە باسان دەتوان جیای بکەنەوە یاخود ئاگادارمان بکەنەوە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی بەشی چاودێری بازاری کوالتی کۆنتترۆل کە بۆی ئێمە بتوانین بە زووترین کات ڕێگری بکەین لەسەر ئەو دەرمانە باشە دکتۆر باست لەوە کرد هەندێک دەرمانە هێنرێنە هەرێمی کوردستانەوە کە ماوەیان بەسەر چۆ یاخود هەندێک لەو دەرمانانە ڕێگە پێنەدراون بڕێکی زۆر لە مادەی بێهۆشکرد لە دەرمانەکانە هەیە کامە پێویستە لەژێر چاودێری پزیشکی و زۆر بە بەهێزی ینی پرس بە پزیشک بکرێکە بەکار بهێنرێت و باسن لەوەش کرد کە هەموو جۆرە دەرمانێک کەیەتە ناو هەرێمی کوردستانەوە بە شێوەیەکی باش بە کوالتی کۆنتترۆڵات تێپەڕە بێنجێتە هەرێمی کوردستانەوە کاتەوە دەرمانە قاچاخانە لە چ ڕێیەکەوە یەتە هەرێمی کوردستانە ئەوانە کێن کیان هێنە هەرێمی کوردستانەوە بۆچی نەتوانراوە ئەمە ڕێگری لێ بکرێ بە شێوەیەکی زۆر باش
بەڵێ خۆی بوونی قاچاق کۆمەڵێک هۆکاری هەیە بۆ نمونە ئەو کۆمپانیا دەرمانانەی کە بە شێوەی ڕسمی لێرە با بڵێن تۆمار کراون و بەرپرسن لە هاوردەکردنی دەرمانی ڕسمی ئەوانە تا ئێستا بە شێوەیە چوارڕێک نەخراون کە بۆ نمونە پۆلێن بکرێت هەموو کۆمپانیایەک نەفسی دەرمان نەهێنە هەرێمی کوردستان ئێمە 190 کۆمپانیای چالاکمان هەیە لە هەرێمی کوردستان بۆ هاوردەکردنی دەرمان دەسەوەر دەکەم لەوانەیە 100 کۆمپانیا پاراستۆلی هەبێت یان 6 کۆمپانیا ئەمۆکسیلینی هەبێت وەکو ناوی زانستی بۆیە پێویستە دووبارە ڕێک بخرێنەوە ینی لیستی دەرمانەکانیان بۆ تایبەت بکرێت بۆی دووبارە لە هاوردەکردنی هەمان بەرهەم مەبەستم لە ناوی علمیە نەک ناوی بازرگانی بۆ منە ئێستا ئێمە پاراستۆل ناوێکی علمی یاخود ئەستامنۆفین بەڵام بە پەنە دۆڵ هەیە بە دۆڵی پران هەیە بە بۆ منە بانوان ناوی هەمیان ئازارشکێنیش ئەو وای کردووە باڵانس هەمیان هەر پاراستۆڵن وای کردووە کە نەقز دروست بێت لە پێداویستی دەرمانەکان پێویستە جارشتر ڕێک بخرێتەوە با بڵێن داواکاری بازار لە بۆ ئەو دەرمانانەی کە پێویستە بۆ نەخۆشیان بە شێوەیەکی وا کۆنتترۆل بکرێت کە هەموو جۆرە دەرمانێک بە شێوەی ڕسمی لە ناو کوردستان بوونی هەبێت بەڵام هەندێک جارکەوەکو باسم کرد ئەگەر هەمویان پەنا بۆ جۆرە بەرهەمێک بن ئەوە نەقز لە جۆرە بەرهەمێشتر دروست دەبێت کەوا دەکات بە شێوەی قاچاق بێتە هەرێمی کوردستان یاخود زۆر جار پزیشکە پسپۆڕەکان لە ڕێگەی ئەوە کە لە زانستی خۆیانەوە خۆیان ئەبدەیت دەکەنەوە بەرهەمی نوێیان جێبیست دەبێت لە جیهاندا لە وەسفەکانیان دەبیندرێت کەچی نازانن لە هەرێمی کوردستان تا ئێستا ئەو بەرهەمە بوونی نییە بۆیە وا دەکە کۆمەڵی کەسێک کە با بڵێن ئێمە ئەکیدین لەوەی کە دەرمان ساز نین لە بەرۆی دەرمان ساز سوێن یاسایی خواردەوە بەرامبەر پیشەکەی بە شێوەیەکی ویژدانانە هەڵسکۆتکە بەڵام کەسی ینی نەفز نزم کە بۆ تەنها بۆ گەرمکردنی بەرچی خۆی ئەو بەرهەمانە بە شێوەی قاچاق هاوردە دەکات قاچاقەکەش ئەمە بێگومانی لەوەی کە ناتوان بە شێوەی بەڵکو و زۆر یاخود بە کۆنتێنەری گەورە بێت بەڵام بە شێوەیە کەم کەم 10 پاکەت 20 پاکەت لە ڕێگەی تەکسی خەتەکانەوە یاخود لە ڕێگەی شاردنەوە ڕۆژانە لە بینی شارەکان هاتسووی پێ دەکرێت کە تووە ڕۆژێ 10 پاکەت بێت ئەوە لە مانگێکدا نزیکەی 300 پاکەتی دەرمانی قاچاق دەبێت دەتوانانی ساغی بکەوە ئێمە وەکو باسم کرد ئێستا خۆشبەختانە وەکو جاران نەماوە پێشتر بە کۆنتینەر دەهات و ینی چاودێریەکی ورد نەبوو ئێستا لەبەر ئەو چاودێری وردیەکە هەیە بەڵام تا ئێستاش بوونی هەیە وەکو باس بکە لە ڕێگەی ئەو بڕەکەمانێک کە ڕۆژانە دێتن و لە ڕێگەی تۆرە کۆمەڵایەتیەکانەوە بازرگانی پێوە دەکرێت. باشە دکتۆر بابەتێکی دیکە هەیە جیاوازی نرخی دەرمانە لە دەرمانخانێکەوە بۆ دەرمانخانێکی دیکە کامە ناڕزایەتی هاوڵاتیانیشی لێ دەکەوێتەوە هۆکاری ئەمە چیە و چۆن کار لەسەر جێگیرکردنی نرخی دەرمانەکەن بە شێوەیەکی گشتی لە تەواوی دەرمانخانەکان؟ بەڵێ هەروەکو باسم کرد ئەو دەستگایە ینی هەر ماوەیەک بەرەو پێشچوونی بەخۆ بینیوە بۆ نمونە ئێمە لە ماوەی ڕابردوو نرخمان بۆ 12,000 بەرهەمی دەرمانسازی دانابوو بەڵام جێبەجێکردنی نرخەکان درا بۆ دەست کۆمپانیاکان و کۆگاکانی دەرمان و دەرمانخانەکان خۆیان بەڵام ئێستا وەکو جیهان یاخود هەموو وڵاتە پێشکەوتوانە سیستەمێکی داتابیسیان هەیە کە لە وەزارەتی تەندروستی ئەو وڵاتەوە ئیجبار دەکرێت بەسەر ئەو شوێنە دەرمانسازیانە کە نەتوانن یاری بە نرخ بکەن ئێمەش وەکو کوالتی کۆنتترۆل لەو پلانە داین یاخود لەو جێبەجێکردنی ئەو ڕێکارە داین کە بتوانین سیستەمێکی داتابیس هەر دەرمانخانەیەک بێ لە کوالتی کۆنتترۆل یوزەری سیستەمەکە وەربگرێت کە نرخی دەرمانەکان ئەو 12,000ەکە هەیە لەنا ئەو داتابیزە سیف دەکرێت دەرمانخانە یاخود کۆگای دەرمان یاخود کۆمپانیا ناتوانێت دیاری بە نرخەکەی بکات جگە لە داخلکردنی عدەدی پاکەتەکانی بۆ من ئەگە دەرمانخانەیەک 10 پاراستۆلی تەڵەب کرد یاخود داوا کرد ئەوە بەس بتوانێت 10 پاکەتەکە داخل بکات نەتوانێت دیاری بە سعری 10 پاکەتەکە بکات ئێستا بەهۆی با بڵێن شەڕی داعش و ماوەی ڕابردوو کە با بڵێن ڕاتبوو شت وەکو پێویست نەبوو بووە هۆی ئەوەی کە دەرمانخانەکان منافەسەیەکی ناپاکانە لە نێوان خۆیاندا دەست پێ بکەن کە هەرزانکردنی نرخ بوو کە لە ڕووی یاساییەوە ئەوە
قوبوڵ نییە لەبەرەوەی دەرمان وەکو هیچ پێداویستی و کاڵایەکی تر نییە تۆ بچی چاکەتێک بکڕی لە شوێنێک هەرزانتربی یان لە شوێنێک گرانتربی ئەوە دەرمانە ئەوە بۆ نمونەت مامەڵەکردن لەگەر تەندروستی هاوڵاتی بۆیە ئەو جیاوازی لە نرخە هیچ پێویست ناکات ئێمە ئەو جیاوازێک کە باز دەکەین دەگەڕێتەوە بۆ بوونی ئەو سیستەمەی کە جێبەجێ دەکرێت بۆ نمونە پێدانی هەدەیە گفتە بۆ نەسە لە پاکەتەکان بۆ منە دەرماخانێک 100 پاکەت لە پاراستۆل داوا بکات ئەوە کۆمپانیا 30 پاکەتی بە هەدیە دەداتێک ئەو دەرماخانەیە ئەو 30 پاکەتە لە نرخی ڕەسەنەکەی خۆیدا دەبەزێنێت و دەکات نرخەکەی هەرزانتر بفرۆشێت لە چاو دەرماخانەی تەنیشتی خۆی کاتە بابەتی هەرزانی و گۆڕانکار لە نرخیس پەیوەندی بە کوالتی کۆنتترۆلۆنی ئەو خۆیانن ئەو شوێنانەی کە دەرمانی لەیە بۆیە ئێمە لە با بڵێن ڕێگایشترمان لە چارەسەری ڕێگایشتر بۆی بتوانین بەهۆی ئەو داتابیزەوە نرخەکان هەموو یەک خەین نەهێڵین لە دەست خۆیان بمێنەوە چکە لە کاتێسادا لە دەست خۆیان نەکە کۆنتترۆلی بکەن کە وای کردو جیازی لە نرخ دروست بێت. بەڵێ دکتۆر گۆڤەندڕەوەند بەرپرسی چاودێری و بازرگانی لە بەڕێوەبەتی کۆنتترۆلکردن و هێنانی دەرمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانە سپاس کە بۆ تەوەرەی ئێمە لەگەڵمان بوویت.